و ئەچینە تەوەرێکی دیکەی ئەمڕۆی بەرنامەکەمان میوانەکەم ژەنیارێکی کارەمان لە هەمان کاتدا ئاوازانەرە ئەو کاتێک دەست و پەنجەکانی خاتە سەر کلی لە ڕەشوسپیەکانی پیانۆ یاخود لە پشت پیانۆکەیەوە دانیشێت ئەکرێت بڵین دوو کەسایەتی یەکەگرنیکیان بە شێوەیەکی زۆر ئەندازیارانەوە بە شێوەیەکی ورد نۆتەکانە نووسێتەوە کەسایەتیکیشیان ڕۆحەکات بەبەری ئەو نۆتانەیە ئەویش ئاوازانەر لە هەمان کاتدا ژەنیار سیڤەر سەباحەکە نوێترین ئەلبومی خۆی بڵاو کردوێتەوە کاک سیڤەر سڵاو دەبێ و زۆر بەخێر بێ پیرۆزبایی بڵۆگبوونەوەی ئەم ئەلبومەشت دەکەی. سپاسانەکەم زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە سڵاو ڕێزم هەیە بۆتان سڵاو ڕێز بۆ بینەرانی ئەزیزی کورسات خۆم بە خۆشحاڵە زانم کە لەم دەرفەتە بتوانم بە وردی سەرنج بخێنە سەر تەواوی ئەو پرسیارانەی کە دادناوە لەسەر ئەلبومەکەم و تایبەتە بە ئەلبومەکەت دەست خۆش بێت. گوێگری بووم لە هەندێک لە تراکەکانی ئەلبومەکەت کارێکی جوانە دەستخۆشیت لە یەکەم باسێکی ئەلبومەکە بکەین بەگشتی چۆن تراک پێک هاتووە و بەگشتی باسێکی زۆر وردەکاریەکانی ئەلبومەکە. کاگڕەوەند من ئەتوانم بڵێم ئەمە بەرهەمی ساڵانێک لە کارکردن و ماندووبوون لە تێڕامان لە مۆسیقا و فێربوونی مۆسیقا و بە تایبەت ئامێری پیانۆ ئەمە وای کرد کە بتوانم بیر لەوە بکەمەوە کە کۆمەڵێک بیر لە دروستکردنی کۆمەڵێک تابلۆی دەنگی بکەمەوە کە گوێگر بتوانێت لە کاتی گوێگرتنا بۆ کاتێکی کەمیش بێت لە خەمەکانی دوور بکەوێتەوە لە ژیانیدا. دەستە خۆش بێت یەک لە تراکەکانی ئەلبومەکەمان هەڵبژاردووە بۆ بینەرانیش پێکەوە کاتیەوە هاتووە کەمێک گوێ لێ بگرین و پاشان بکەنەوە بەردەوام. زۆر باش فەرموو. دەستە خۆش بێت کاک سیڤەر. سپاسانەکەم. زۆر جار ئاوازەنەرەکان ئیلهام لە سروشت یاخود لە ڕووداوێک وەرەگرن. ئیلهامت لە چی وەرگرت بۆ ئاوازەکان؟ بە دڵنیاییەوە من وەکو خۆم ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئیلهامەکانم ئەگەڕێمە بۆ سروشتی جوانی کوردستان کە بەشێکی زۆرە لە ئیلهامی ناو ئەلبومەکەم ئەوە بەشێکی تری ئیلهامیش مرۆڤ ئەتوانێت لە تەنیایی لە بێدەنگی وەلەو شتانی کە وشەکان لە ئاستانیا لە ئاستیا بێدەنگە بن ئەو کاتە میوزیکێتە جواب ئەو شتانی کە ناتوانی بە وشە دەریامە بڕی بە مۆسیقا ئەتوانی دەریامە بڕی و من ئەلبومەکەم لە پشت هەر تراکێکەوە باگراوندێکی هەیە بۆ نمونە تراکی یەکەمی ئەلبومەکەم دووبارە پاییز ئەتوانم بڵێم بەڕاستی ئیلهامی سروشتی پاییز جوانی کوردستانە و ئەو پاییزە جوانەیە کە لە مێشکی خۆما وێنام کردووە و ئەو یادەوەریانەیە کە لە ناو پاییزە هەمە و پێیوەستیشە بە ڕووداوە توانینەوە بڵین من تراکی یانزەی ئەلبومەکەم بە ناوی کوردستانەوەیە. سپاس دەکەم. ئەم تراکە بەشێکە لە مێژووی کورد لەو مێژووە خۆش و ناخۆشانی کە بەسەر کووردە هاتووە لەو شۆڕشانی کە بەسەر کووردە هاتووە هەوڵم ماوە کە توانم بەرجەستی کەم بتوانم لەگەڵ ناخی خۆمان ڕاستکەم و بە تاواتی بیگەێنم بە گوێگر. دەستە خۆش بە کاک سیڤەر نۆتە و ئاوازەکانت بەپی یاسا کلاسیکەکانی پیانۆ نووسیوەتەوە یان نەخێر ستایلێکی تایبەت بە خۆت بەکارێنەوە؟ بەڵێ من یاسای کلاسیکان بنەمای کارکردنی منە ڕاستەکەی بەڵام ئەم ستایلێکە من ئیشم تیا کردو پێی وترە ستایلی نیو ئەیج هەنی ستایلێکی مۆدێرنە بەگشتیمە بڵین مۆسیقا زمانێکی جیهانیە پێویست بە وەرگێڕان ناکە ئەم ستایلە زیاتر جەخت لەسەر سادەیی و قۆڵی هەستەکان ئەکات وەک لەوەی کە پیشاندانی تەکنیکی زۆر و تەکنیکی خستۆتە خزمەت هەستەکانەوە
بۆیە منیش هەوڵم ماوە کە کۆپی نەبم بە تەواو خۆم بم و ومێ دەکەم توانی بێتیشم بۆ شایەکی بچووکیش بێت لە هونەری کوردیا بڕم کرد بێتەوە. باشە چۆن جیاوازی بکەین لە نێوان سیڤەری ژەنیار و سیڤەری ئاوازانەر؟ خۆ زیاتر چێژ لە کام سیڤەریان ئەبینیت؟ وەڵی دوو جیهانی جیاوازن ڕاستێکی. مرۆڤ کاتێک کە عەسپەکە دیا بڵین ئالەتێک ئەژەنێ تەنها پەنجەکانی تەکنیک بەکارێنێ، بەڵام ئێمە کە باس لە ئاواز دەکەین تۆ باس لە جیهانێکەکەی کە لە سفرەوە تێ دروستی بکەی، جیهانێکی نوێ تێ بنیاتی بنی. بە شێوازێکی ڕوونتر بڵێم ئاوازدانەر نەخشە کێشەکەی و پەنجەکان و ژەنین گیانێکە بەخشن بە ئاوازەکە. دەسێ خۆش بێت. ئاوازەلارەکان هەمیشە تراکیان هەیە یان بەرهەمێکیان هەیە کە پێ ناسرێنەوە و ئەم کارەیان ئەکرێت بڵین جیاوازترە لە کارەکانی تریان بێگومان لای خۆیان. کارێکی تو هەیە جیاوازتر بێت و ئەکرێت بڵین ئەم کارەیان یان ئەم تراکیان لە ئەلبۆمەکەیان لە هەستەکانی خۆتەوە نزیکە؟ ڕاستیەکەی من هەموو تراکەکان بۆ منوەکو یەکوان، بەڵام ئەگەر ئەوە چینە ناو دیتە لە ڕوونی بکەمەوە Stay in my dreams بمێنەوە لە خەونەکانمە، ئەوە ئەتوانێت بڵێم نزیکترینە لە ڕۆحمەوە و بۆیە پێناسی تاوی ئەلبومەکەشی وەرگرتووە. نەک هەر ئەوە تراکەکانی تریش کاگڕەوەند وەکو باسم کرد هەریکیان چیرۆکێکیان هەیە، بەڵام ئەمەم کردو بە پێشینە بۆ هەموو ئەلبومەکەم. باشە باسێکی ناونیشانەکەشمان بۆ کە بۆ ئەم ناونیشانە هەڵبژاردووە ئەلبومەکەت؟ زۆر ڕاستە. ئەلبومەکە ناوی Stay in my dreams بمێنەوە لە خەونەکانمە. وەک ڕاستیە لای هەمووان خەونەکان تاکە شوێنێکن کە مرۆڤ تێیدا ئازادە. Stay in my dreams ئەتوانیم بڵێم بانگێشتنامەیە کە بۆ گوێگر کە بتوانێت لە ڕێی ئاوازەکانی منەوە وێنایەک بۆ خەونەکانی خۆی بکات. باشە دوای ئەم ئەلبومە چیتر بڵاوەکەیتەوە خەریکی چیترە بیت؟ وەڵا ئەلبومێکی تر کاریتیاکەیت لە ئێستاوە خەریکی ئەبیت یان خەریکی چیترە بیت؟ ڕاستەکەی دانانی ئەلبوم کاگڕەوەندەوەنە ئاسان نییە. من ئەگەر بە دیاریکراوی بگەڕێمەوە ئەم ئەلبومە لە ساڵی 2023 ئامادەیە، بەڵام بەهۆی چەند هۆکارێک و بەهۆی چەند هۆکارێک لە ناوچەکە و کێشەی خەڵک و کێشەی موچە و شتانە وە کێشەی ژیانی خۆشمان نەمتوانیەوە ینی سەرم بژێتەوەی کە بتوانم بە شێوازێکی پرۆفشناڵ بڵاویکەمەوە، بەڵام سواز بۆخوای گەورە ئێستا ئەلبومەکە 11 تراکە لەسەر ستانداردی جیهانی تۆمار کراون و بەپێی ستانداردە جیهانەکانیش لە تەواوی پلاتفۆرمەکان بڵاو بۆتەوە بە تایبەت سپۆتیفای و ئەپڵ میوزیک. وەکۆی کە کاری کە بکەم نەخێر جارێت تەنها جەخت لەسەر ئەوەکەمەوە و ئامانجەکەشم ئەوەیە کە بتوانم لە ڕێی پلاتفۆرمە جیهانەکانەوە بگەمە زۆرترین گوێگر لە دنیادا ئیشەڵڵا. دەستخۆش باس لەواکەی کە زیاتر لەمە ئەمەنیتەوە لەم کارە و لەم ئەلبومە ئەمەنیتەوە چیتری بۆکەی بۆ نمەکە نیازی ئەوە نییە کە بۆ هەر تراکێکی کلیپێکی جیاوازی بۆ بکات؟ بە دڵنیاییەوە ئەمە خزمەت بە کارەکە ئاگات؟ بە دڵنیاییەوە تەکید ئەبێ ئەوە بڵێم کە ئەوەی کە لە ئێستاە کە مێ ئیشی لەسەرکەمەوەی کە باسم کرد کە هەوڵم براندینێکی بۆ بکەم کە بچێتە نێو دنیاوە کە خەڵک هەمووی بتوانانی گوێی لێ بگریان بتوانم زۆرینی خەڵک لە دنیا گوێبیستی ئەلبومەکەم بن و لە پاشانیش بتوانم یەک دوو تراکی بۆ بکەم بە ڤیدۆ کلیپ و لە دوای ئەوەش ئینشاءالله ئەگەر بکرێت لە هەموو شارەکانی کوردستان بتوانم کۆنسرتی بۆ ساز بکەم ئینشاءالله. زۆر جار کەسانێک ئەگەر حەزکەن گوێ لە میوزیکێک بگرن میوزیکێکی ئارام بەخش بێت و بەتایبەت ئێستا من باسی پیانۆکەین پیانۆ بێت گوێ لە میوزیکێکی بیانی ئەگرن ئاوازدانەرێکی پیانی یان ژەنیارێکی بیانی، بەڵام ئەکرێت بڵین ئەمە کاتی ئەوە هاتووە کە گوێ لە میوزیک و گوێ لە بەرهەموو کارە هونەرەکانی خۆمان بگرین. ئەمە بۆشاییەک بڕێکات. بەڵێ من لەسەر پرسیاری یەکەمت حەزم کرد هەر پرسیاری ئەوڵ یەکەمین بەرنامەکەت شتێکم بیرت و حەزم کرد باسی کەم، یعنی یەکێک لەو پاڵپشتانی کە وای لێ من کرد بەڕاستی بیر لە دروستکردنی ئەلبومێ بکەمەوە. ئێمە کە ڕیسێرچەکەین لە بۆ هونەری کوردی لە دنیا چیمان بۆ ئەێنێت تەنها زۆرینەی ئەلبومی گۆرانی ئێنێت، ئەلبومی ئالەتە تاکژێنەکانمان زۆر کەمە یان ئەتوانین بڵین نیمانە. بۆیە من بیرم کردەوە کە بە ڕەهەندێکی تازە بەشدار بم و پاڵەوانی چیرۆکەکەشم تەنها پیانۆیەک بێت. باشە ئەرکی سەرشانی
سیڤەر لاچوو لە دوای بڵاوکردنەوەی ئەم ئەلبومە لە دوای ساڵانێک کارکردن لە هونەرە یان نەخێر بەرپرسیارەتێکە قورستر بووە؟ بە پێچەوانەوە کاگڕەوەن دەتوانم بڵێم بەرپرسیارەتەکە قورستر بووە لەسرم. یعنی من پێشتر ئەمە بەس خۆم خاوەندارەتی مەگەر ئێستا بۆ بە موڵکێکی گشتی، یعنی بەرپرسیارەتێکی قورسە و چۆن بتوانم وەکو باسم کرد بە جیهانی بوونی بۆ بکەم و پێویستەکە زیاتر هەوڵ بم، زیاتر توانەکانی خۆم بەکاربێنم و ئەلبومیش کە بڵاوەکەیتەوە ئەبێت ڕخنی لێ ئیژیرێت و پێشنیاری بۆیێت ئەبێت تۆ چاوەڕی هەموو شتێ بکەیت و پلانی باشتر دەبێت بۆ داهاتوو. بەڵام وەکو پلانی من لە ئێستاوی کە باسم کرد ئەوەیە کە ئیش لەسەر ئەم ئەلبوماکەم چکە بەڕاستی هیلاکیشی زۆرم پێوە بینیوە و خەونی مناڵیشم بووە و سپاس بۆ خوای گەورە لە کۆتاییە ئەو شتە بوو کە خۆم ویستم. ئیتر ئەوە بەستەکە بڵێم لە تاوای پلاتفۆرمەکانی جیهان بڵاو بوویەوە ئەو شانازێکی زۆر خۆش بۆ من بۆ خاناوە دەکەم. بەدەستخۆشیەوە زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ ئامادەبوونە، سپاس بۆ کاتی بە ئێمە بەخشی و دووبارە پیرۆزبایی بڵاوبوونەوەی ئەلبومە دەکەین بە هیوای کاری باشتر و کاری جوانتر. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورساتی ئەزی، سپاس بۆ ئەم دەرفەتە حەزێتان کێشا. دەستە خۆش بێت. سپاس بۆ بەرزایی کاتێکی خۆش. ئایزان و